لە کەرکووکم ئەو شارەی بۆنی نەوت و ناکۆکی لێ دێت. هەڵبەت نەوتەکە زۆر باس کراوە، ئێمە هاتووی باسی ناکۆکیەکان بکەین، تایبەت ئەو ناکۆکیانەی لە دوای پێکهێنانی حکوومەتی خۆزگەیی لەم شارە سەری هەڵداوە. ناکۆکیەکان بە شێوازەکەن هەر سێ پێکهاتەکەی شارەکە کورد و عەرەب و تورکمان ناکۆکن پێکەوە. لەناو پێکهاتەکانیشدا ناکۆکی هەیە. دەمانەوێت لایەنە ڕازی و ناڕازیەکانی پێکهێنانی حکوومەتی خۆجەیی کەرکووک بدوێنین، بزانین ئەوان بۆ چوونیان چییە، ناکۆکیەکانیان لەسەر چییە و لە پێناوی چیدا شەڕ دەکەن. بافن لۆمارێ برادێرانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ مام، بەڵام من چی بکەم ئەوانە ئەجندای خەڵکی تر جێبەجێەکەن. با بڵێن عێراقستان باشترە. ترسیوەتانە بۆ کە کورسی نێنن. ئەو خەڵکە کە دەنگی بە ئێمە نەداوە ئەبێت چاوەڕوانی ئەو دەنگە بکە کە بە منی داوە. پێکهێنانی حکوومەتی خۆجێیی پرسی گەرمی ناو هاوڵاتیانی کەرکووکە. کوردانی کەرکووک پێشوازی لە هەڵبژاردننی پارێزگار دەکەن، بەڵام هەندێکیشیان هەن تێبینیان لەسەر شێوازی هەڵبژاردننی هەیە. بۆچوونی تۆوەکو هاوڵاتیەک لەسەر پێکهێنانی حکوومەتی خۆجەیی کەرکووک چییە؟ سەرەتا پیرۆزباییە کە لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک دوای 19 ساڵ توانرە ئەنجومەنی پارێزگا و هەم پارێزگاریش هەڵبژێرێ. بەڵام ئێمە وەک کورد خۆشحاڵ بوومان کە پارێزگار بەرکورد کەوت، بەڵام ئەوە کۆتایەکەی ئەوە سەرەتای کارکردنە. ئێمە چاوەڕوانی بزانام جەنابی پارێزگار لە ماوەی کە بۆی دەستنیشان کراوە چۆن ئەتوانێت خزمەتی ئەم شارە بکە. پیرۆزباییەکەم، بەڵام چاوەڕوانیم ئەوەیە بتوانێت کارێکی باش بکات بۆ کەرکووک. هەندێک شتی سەرێکی هەیە ئەساسین لە شارەکە بتوانێوانە بکات. تعریب ئەوە خاڵێکی سەرەکیە، پارێزگاری پێشوو مجالێکی زۆر فراوانی داوە بە تعریب بە کەیپی خۆیان هاتنە شاری کەرکووک، بۆی هەبوو لە بەغاوە لە بەسراوە لە هەموو شوێنەکان و ئێمڕۆ هاتوون سەریان کوردێتە کەرکووک. باوەڕکە لەوانێ بڵێم ئێستا نسبەی کەرکووک کوردی چەنە ئەوەندە تعریبی تیا هاتووە. پارێزگارە نێتوانێت ڕێبە و تعریبە بگرێت. پارێزگارە کردی پێشتر؟ نا، باوەڕ ناکەم لەبەرەوەی شاڵایەکی زۆر گەورەیە گەڕانەوە و بەربەستکردنی ئەم تعریبە ئاسەمە، باوەڕ ناکەم بتوانێت ئەوەی پێ بکرێت. لەما بە هیچ هاوڵاتیەکی کورد نییە لە کەرکووک پێی خۆش نەبێ محافزێک کورد دانرێ، بەڵام دانانی ئەم پارێزگایە لەما بێ نرخەکەی زۆر کەوتووە لەسەر نەتەوەی کورد لەم شارە. عەرەب قسەیەکی ئەڵێ ئەشەیتان فی التەفاسیل، یعنی شەیتان لە وردەکاریەکەیەتە. ئەگەر بێ ئەم ڕێکەوتنە وردەوەکەی تەماشاکەی عەرەب لە نەتیجەی ئەوەی یەکێتی کەوتە ژێر فشارێکی زۆر گەورەوە، بە تایبەت کاتێک کە پارتیش یارمەتی نەدا لە دانانی پارێزگار. دەستبەرداری کۆمەڵێ پۆستی زۆر گرنگ بوو تاکو ئەم پۆستەی بەدەستهێنا. ئەو مەرجانی وا سەپاندراوەتە سەری بۆ ئەوەی ئەو پارێزگایی وەرگردووە، بەداخۆ لام وابێ ناتوانێت هەنگاوی گەورە بنا لە ڕاگرتنی پرۆسەی تعریب. جیاواز لە پێشوازیەکان هەمووان لە ناکۆکی نێوان لایەنەکان نیگەرانن و پێیان وایە حزبەکان بەرژەوەندی خەڵکیان کردووەتە قوربانی خۆیان. ترسیشیانەیە ناکۆکیەکان کاریگەریان لەسەر پێکەوە ژیانی شارەکە هەبێت. کورد لێرە یەکڕیز نەبوو، ئێوەکو هاوڵاتیان چی لەسەر ئەم پەرتەوازیی کورد؟ یەکڕیزی نەبوون بەداخەوە، ئەوش کاریگەری خراپیە بوو لەسەر بەشی کورد لە ئەنجومەن و لە دەوایری حکوومەتە. ئەوەی کە بێت باسی پێکاتەکانت کرد، پێکەوە ژیان پێت وایە لە دوای ئەو ناکۆکیانی کە لەناو پێکاتەکانە لەم شارە ئەو پێکەوە ژیانی کە جەنابەت باسیەکەی مەترسی لەسەر دروست بێ؟ بێگومان مەترسی هەیە، ئێمە هیوادارین کە پێکەوە ژیان برەوی پێ بدرێ. کورد بوو بۆ دوو پارچەوە، عەرەب بووە دوو پارچەوە، تورکمان و بێجگەرەوەیش لایەنەکانی تر. ئەمە بووە هۆی ئەوەی کە دامەزرانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دوا بکەوێت. ئەوە تەبعەن کورد لە شاری کەرکووک لەبەرەوەی زۆری نەبوو زەرێری یەکەمی بەرکەوت. دەچمان ئەنجومەنی پارێزگای کەرکووک لێرە تەنها بە سیرکردنێک هەز بە ناکۆکیەکان دەکەین. لە ناوە و دەرەوەی باڵەخانەکەدا هێزی چەکدار و جموجوڵی چەکداری دەمێنین. تەنها ئەو لایەنانەشمان بەرچاو دەکەوێت کە حکوومەتی خۆجەییان پێکێناوە. کارەکانمان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پێش دەبین لە پێناو بەدیهێنانی ئەو ئاواتی کە لە دڵی هەموو هاوڵاتیانی کەرکووکە. یەکێتی یەکەمی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە و
خاوەنی 5 کورسیە و پارێزگار لە پشکی ئەوانە. سەرەتا لەگەڵ ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە فراکسیۆنی یەکێتی دەستم بە گفتوگۆکردن کرد. بەڕوونی پرسییم بەرژەوەندی خۆتان و خەڵک لە ڕێکەوتنی پێکەنانی حکوومەتی خۆجێیی چییە؟ توانی پێم بڵێ بەرژەوەندیەکانی وەکو یەکێتی و بەرژەوەندیەکانی خەڵکی کەرکووک لەم ڕێکەوتنا چییە؟ بە دڵنیاییەوە هەر ئێمەکە ڕێکەوت کە 8 مانگە تەخیرمان کردووە کە بۆ ئەوەی ئەم بابەتە بە شێوەیەک بێ کە بەرژەوەندی خەڵکی تیابێ ئەگەر ئێمە مەبەستمان بەرژەوەندی خۆمان بواە بە دڵنیاییەوە ئێمە ئامانتوانی لەم حاڵەتە بە شێوازێکی کە گفتوگۆمان کردایە و ڕەنگە نەوەستایی نیشایە تاکو و 8 مانگی بەسەر بچێ. تەخیربوونمان بۆ ئەوە بووە کە بتوانین زۆرترین دەستکەوت بۆ گەلەکەمان تۆمار بکەین. لەوەش ئەوەیە پارێزگای کەرکووک لە نەتەوەی کووردا یەکێکە لە دەستکەوتە گرنگەکان کە خەڵک 7 ساڵ پێش ئێستا هیوای لەسەر ئەوە هەڵچنیوە کە انتخابات بکرێ و بۆ ئەوەی جارێکیکە پارێزگایکی کورد لەو شوێنە بێ. بەرژەوەندی وەکو یەکێتی چییە؟ خزمەتکردنی خەڵکە بەرژەوەندی شخصی و تاکی نییە تۆ بڵێ وەڵا ئەمە بەرژەوەندێکەمە جارێکی کرد داڕشتنەوەی کاربەدەستانی کەرکووک بە سیستەمێک کە هەموو پێکاتەکان وەک یەک وەرگێن ناکرێ ئێمە لە بەڕێویلایەتی پەروەردا چەند بەشێک بەدەست کوردەوە مابوو تا ئەم دەقەیە باقیەکەی لە لای تورکمان و لای عەرەب بووە لێرەیە لە ئێستا لە داڕشتنەوەی ئەم بابەتە توانین لای کەم بتوانین جارێکیکە بە عەدالەت پۆستەکان دابەشکەین. ئەوەی کە هەبێت دەوترێت یەکێتی بەتایبەتی ئێمە قسەی پارتیەکان و بەشێک لە لایەنەکانی دریشاڵ وترێت یەکێتی لە پێناوی پۆستی پارێزگارە سازشی لەسەر هەموو پۆستەکانی تر کردووە ئەمە ڕاستە؟ شتی وان نییە هەموو پۆستەکان بە عەدالەت دابەش کراوە ئێمە داوای یەکسانی و عەدالەتمان کردووە لە بە قسەی ڕەنگاوڕەنگی تەلەڤیزۆن و کەناڵەکان نابێ بڵێ من عەدالەت دەبێ بە کردار بە قسە جێبەجێ بکەی بە فیعل جێبەجێکەی ئێمە لە ئایندەیە بۆ خۆتانەی بینن و وەرە لەگەڵم جارێکیکە گفتوگۆ بکە پێتەڵێم پۆستەکانی کورد بە شێوەیەکی گشتی کوێیە و لە کوێ نییە. با بڵێن پۆستی پارێزگار لە نێوان کورد و عەرەبە ئاڵۆگۆڕ ڕەکات 2 ساڵ یەکەم بۆ کورد بووە لە هەرێمی کوردستان و عێراقیش کەمنەوە هەڵبژاردنانەی کە لە کاتی خۆیانە ئەنجام ئەدرێن ئەگەر هەڵبژاردن کاتێک لە ئەم هەڵبژاردنەی کە جەنابتان وتە ئەندامی ئەنجومەن دوای 18 ساڵ ئەنجام دراوە گریمان 5 ساڵی تر 10 ساڵی تر هەڵبژاردنێکی دیکەی ئەنجومەنی پارێزگاک با بڵێن ئەکرێتەوە ئەنجام ئەدرێتەوە پۆستی پارێزگار لەم کاتە لای عەرەبە بێت هەم دیسان ئاڵۆگۆڕ ڕەکرێتەوە یاخود هەتاکو هەڵبژاردننی داهات چۆنە ئەڵێ عەرەب کەلیمەیەکیە وتێکی ئەڵێ لكل حادث حديث کە گەیشتەوە ئێمە تەحالوفمان کردووە ئەم تەحالوفە بەردەوامە بێ 2 ساڵ کورد وەرەگرێت 2 ساڵ عەرەب وەرەگرێت ئەگەر هەڵبژاردن دیسانەوە دیسانەوە توانین بە هەمان تەحالوف بەردەوام بین ڕەنگە تیای بێ بەڵام وەکو لكل حادث حديث ئێستا ئێمە دەنگمانداوە بۆ 4 ساڵ دوای ئەوە هەر ئەم تەحالوفە ئەتوانێ بەرنامەی تردان. تورکمان پارتی و بەشێک لە لایەنە عەرەبیەکان پێکێنانی حکوومەتی خۆجێیی کەرکووک بە نایاسایی ناو دەبن ئەوان پێکاتەکانی خۆیان بە بەشکرا و مافخوراوی ناو ڕێکەوتنەکان دەزانن. بەرەی تورکمانی و عەرەبە ناڕازیەکان لە دادگای فیدراڵی سکاڵایان لەسەر پێکەنانی حکوومەتی خۆجێیی کەرکووک تۆمار کردووە و داوایان کردووە پرۆسەکە بە نایاسایی بناسێنرێت. پەراوێز نەخراون کاتی ئەبێ بڵێن پەراوێز خراوین کە جێگەیان بۆ دانرێ ئەوان تەنها 2 کورسیانەیە جێگیری پارێزگا بەشە سەرەکیەکە کە شوونی ئیداریە بۆ برادەرانی تورکمان دانراوە و جێگیری ڕئیسی مەجلیسەکە کە یەک جێگیری هەیە بۆ برادەرانی تورکمان دانراوە نازانم ئەمە کێشێرکردنی ماف لەکوایە وە بە شێوەیەکی پارێزراو تا ئێستا کەس خۆی هەڵ نەبژاردووەبەوە هەر کاتێ ئەوان مڕەشەحی خۆیان بێن ئێمە ئامادەین دەنگیان پێ بدەین وەکو یەکێتی نیشتیمانی بۆ لە پارێزگارە بەشیان نایەن بەشیان درراوە نیە پێتەڵێم نا پۆستی پارێزگارەوان داوایەکەن کە پۆستی پارێزگاریش ئەوان بەشێک من لە بەڵەوە کاکە تۆڕلایانی براوەی یەکەم کووردە کە لە ئێستا لەو تەحالوفە 6 کورسی هەیە هەموو شتێ بە پێی
بە پێی ئەو دەستکەوتەی تۆ بەدەستێناوە یان ڕاستە قانونیەکەیاڵێ هیچ مافی هیچ مکەوەنێ پێشێلمەکە بەس ناڵێت تۆ 6 کورسی تێناوە پۆستەکەی خۆت بدە بە ئەو لایەنی کە 2 کورسیێناوە بەڵام بەشێکی تری ژنیگەرانیەکان لە ناوخۆی نێوماڵی کوردیایە پارتی بە بەشداری پێ ناکەن تر پێنج کورسییان ناوە نابێ مەرحەبایی لە لایەنەکانی ترکەن بۆچی یەکشتێکە پێ بڵێم ئێمە بابەتی ئەوەی کە حسابمان نەکردبێ ئەی 8 مانگە ئێمە غێر ئەوە بووە کە ئێمە ئەم ویستومانە ماڵی کورد سەرەتا ئێمە یەکەم دانیشتن کە ئەنجامماندا بە تەنیا نهاتینە حەرەمی پارێزگاوە برادرانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ مامون بەڵام من چی بکەم ئەوانە ئەجندای خەڵکی تر جێبەجێەکەن خۆ بۆ خۆدا نەزانن یعنی پێویست ناکە ئێوەشە لەگەڵ عەرەبات ڕێک نەکەوتون ئەجندای من عەرەب پێکەوە ژیانە بوونی هەیە لە شارەکەم بەڵام من ناچم لەگەڵ دووەلێکی قلیبی دەستێکەڵکەم لەسەر حسابی نەتەوە بەڵام ڕۆژانەوەی ئێران پشگیریتانەکە ئەم تەحالفەش ئێران تەحالوف ئێران پشگیریمان ئەکا یان نایکا ئەوە بابەتێکی ترە بەڵام وەکو تەحالوف ئێمە نەهاتوین تەحالوف لەگەڵ دەرەوەی عێراقا بکەین هاتوین تەحالوفمان لەگەڵ هاوڕێکانی خۆمان لەگەڵ کوڕی شارەکەی خۆم بەڵام لە نەتەوەی عەرەبە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە 16 ئەندام پێک دێت کە 15 ئەندامیان بە دەنگی گشتی هەڵبژێردراون و یەک ئەندامیشیان کۆتای مەسیحیە بەشداری ئەو نوێنەرەی مەسیحیەکان لە ڕێکەوتنی پێکەنانی حکوومەت قسە و باسی زۆری دروست کردووە تەنانەت هەندێک وەک بەشێک لە فراکسیۆنی یەکێتی دەیناسێنن ئێمە دەمانەوێت هۆکاری بەشداری بزانین و وەڵامی ئەو پرسیارە وەربگرینەوە کە ئاخۆ بە بەیەکێتی دەچونە ناو ڕێکەوتنی پێکەنانی حکوومەتەوە بەڕێستان کە وەکو پێکاتەی مەسیحی کە بەژاری ئەم ڕێکەوتنەتان کردووە لە پێناوی چیدا چۆنەتە ناو ئەم ڕێکەوتنەوە ئێمە وەکو پێکهاتەی کریستیان هاوپەیمانێتێکی استراتیژیمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەیە ئەم هاوپەیمانێتیە جێگیرە و ناگۆڕێت لەسەر ئەم بنەمایە ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا بووین ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەچواتە ناو ڕێکەوتنەوە وەکو پێکاتی مەسیحی بەژاری ڕێکەوتنەکەتان نەکرد وەک پێکاتەی کریستیان لایەنی دیکە هەبوون داوایان دەکرد لەگەڵیاندا ڕێک بکەوین بەڵام هەڵوێستی ئێمە جێگیر بوو کە ڕێکەوتنی استراتیژی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندایە ئێمە وەکو پێکاتەی کریستیان ڕێکەوتنەکەمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا جێگیرە و ناگۆڕێت هاوپەیمانێتەکەمان لەگەڵ ئەو حیزبەدا استراتیژیە حکوومەتی خۆجەیی کەرکووک بە دەنگی 5 ئەندامی فراکسیۆنی یەکێتی و 3 ئەندامی پێکاتی عەرەب و 1 ئەندامی کۆتای مەسیحیەکان پێکێنراوە ڕێبوارتەها لە پشکی یەکێتی کراوە پارێزگار و محەممەد حافزیش لە پێکاتی عەرەب بە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبژێردراوە لایەنە بەشدارەکانی حکوومەتی خۆجەیی کەرکووک وەفدێکی سیاسیان پێکێناوە و دەیانەوێت سەردانی لایەنە ناڕازیەکان بکەن بە تایبەت پارتی و بەرەی تورکمانی تا ئەوانیش بەشداری حکوومەتی خۆجەیی کەرکووک بکەن سێ ئەندامەکەی پێکاتی عەرەب کە دەنگیان پێکەنانی حکوومەتی خۆجەیی کەرکووک داوە زۆر بە هەستیاریەوە مامەڵە دەکەن تا ئێستاژە پشتیوانی پاسەوان و هێزی چەکدار دێنە ئەنجومەنەکەوە و خۆشیان لە قسەکردن دەبوێرن عموما محصلة لازمە ئیدارە تشکیل بکەن نەجات حسێن لە خولی پێشوو ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بووە لەسەر لیستی بەرەی تورکمانی و ئێستاش یەکێکە لە سەرکردەکانی ڕەوتی حکمەی نیشتیمانی ئەم پشتیوانی پێکەنانی حکوومەتی خۆجەیی کەرکووک دەکات چەند زانیاریکی لەبارەی هەڵبژاردنی پارێزگار و دەزوەردانی بەغداد لەلایە و دەڵێت بەغداد ڕێگری لە هاوپەیمانێتیەکەی پارتی کرد بەشەکن لە پێکاتەی تورکمانی تورکمان ئەوەی کە پێوتر تورکمانی سنە و فراکسیۆنیان هەیە لە ئەنجومەنی محافەزەی کەرکووک بە پێکێنانی حکوومەتی خۆجەیی ناڕازیە بەڵام ئێوە بۆ پێڕازین بەڵێ ئەوەلان تورکمان دوای انتخابات تقريبا يك تحالف بو بيني تركمان وبيني 6 لبرا عربكان 2 لبرادران لبارتي تقريبا عدد ده تكمله بو بس بغا تدخلي كرت وتيان ناكري يك
یەک نەتەوە یەک قائمە دوور ببێت لە ئیدارەی کەرکووک مشکلە دروستە ئەبێ بە حکوومەی هاوبەش تشکیلکەن لە کەرکووکەوە هەموو قەوائم حوت مانگە تەفاهم نەبوو ئینجا برا تورکمانەکان دوو ئەنداممان لەگەڵ سێ لەگەڵ برا عەرەبەکان خەمیس الخەنجەر ئەوە قایمەی خەمیس الخەنجەرە مامۆستا ڕاکان سەعید ئیشکالیان ئەوە بوو کە هەشت بە هەشت بوو حتى ئەخیر چیش تەفاهمات بوو لە بەغا کە یەکێتی و سێ لە برا عەرەبەکانیش ڕۆیشتیان لەگەڵیان ئەبێ نۆ یعنی نیو زایدەن واحد من حەزم ئەوە بوو کە تورکمانیش لەو اجتماع بوایە بەس تورکمان لەو اجتماع نەبووە لأنه تحالفاتی لەگەڵ ئەو بەرادەران بوو کە ئێستا دەرەوەی سێ لەگەڵ برا عەرەبەکان ئیشکالیان ئەوەیە بس من بقناعتي من استا شكوى تقديم بو محكمة لسطا نواط عليه قانونية موضوع كاليه قانونية تواو تركمان جديد دانشي انجا هجدا موقع تخصيص بو تركمان نائب محافظ معاون محافظ مستشار محافظ زائدا 15 شانزه مدير دائرة ساكا من ما بيبلي تركمان دم ريكوتنيك كراوا بشي خراوا ياخذ حقي خوي بيدراوا بقناعتي من حقي خوي بدراوة بس بمشاركي أمدو برادرانانية دو أندامان حاضر نبون لو تقسيماتك بوايا استايش مشكلة نية استا دين دواي قرار محكمة دين دانشن اگر رازين خو بسم الله رازينين چي قرك يعني بيقورن او ايش ابي او مفاوضاته وانا بارزغار كان حقي بارزغار يعني هي بريام كيفيت نا ازاني شلون موضوع بارزغار استحقاق انتخابية اگر اتفاق طبعا بيش دو حفتا بيش اتفاقا بو كاك خالد شواني وتي فكره هي كيك صالوني وبو كرد صالي بو عرب صالي بو تركمان عجبا مصادقه بو لسر اتفاقيانا او نازان براستي بس بقناعتي من مسألة بس محافظنية إدارة بدس محافظنية ستاصد اگر تركمان شانزا مديري ابي بدسيتي اتواني بريقي ام شانزا لقل سي مدير دائرة كرد وعربيش تنسيق ببي تو ازاني إدارة مشاركة من مثلا من مدير مدير دائرة لقل كهرباء علاقة ما هي لقل بلدية علاقة ما هي لقل بلديات اتوانم مشاكلي همونة توكي من حلكم طبعا مدير بالتأكيد لازم خدمتي همونة توكان مكانه لا بس نتوي خوي نابي كهرباء تركمان بس بو تركمان بلدية كردة بس بو كرد ناكري طبعا بس علاقات دورية هي منش قناعتهم أو برادرانا للجبهة كإستا متصدين بمتشتا خبريان هي إن شاء الله أو هاوراني كباسة كخود وتد لا بري تركماني أخذ جبهة تركماني سياستي خويان جبهة كان يا سياستي ولاتك إقليمي جبهة كان من بروني والله من بيتوا أجر سياستي خويان جبهة أي كان لكركوك لا يكم روج مشاركة حكومتي كرديانا يعني تدخل خارجي هي بالله متدخل خارجي أو يك تحالف بود لبيرتانا دواي انتخابات بدروج خميس الخنجر و محمد الحلبوسي رويشتيان بو تركيا عندما كان تركمانيش نارديان دوايان رويشتيان يك اتفاق بو وتيان وقت تحالف او تحالف موافق نبو بلا مساج ام ركوتني كراوا بري ايران نيه كركوتني كردوا والله من بقناعتي من او مصلحتي ملتي كركوكا ان جاء تو عراق نبس لكركوك حتى تشكيل حكومي بغى تدخلات هي والله ايران رايها يا تركيا رايها يا سعوديه رايها يا امريكا رايها يا امام مع الاسف استقلال يمن لعراق ستاسطني لدوای ڕوخانی ڕژەمی پێشوو دەسەڵاتی کەرکووک کەوتە دەستی کوردەوە تا ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017 ئاڵای کوردستان لەسەر دامەزراوەکانی شارەکە دەشەکایەوە بەڵام ئێستا نەک دامەزراوەکان ئاڵای کوردستانیان لەسەر نییە بەڵکو پەیکەری پێشمەرگەش ئاڵای عێراقی بەدەستەوە گرتووە هەڵنەکردنی ئاڵای کوردستان ئێستا بەشێکە لە هەڵمەتی میدیای پارتی و ڕخنەی توندی لەسەر دەگرێت من بۆ من جێگەی پرسیاربوون کە سەردەمی نەزوەدین کەریمات مەکەرکووک ئاڵای کوردستانم بینی بۆ ئێستا ئاڵای کوردستانی لێ نییە ئێرە با بڵێن عێراقستان باشترە بۆ هەمومانە ئەزانی چۆن کەرکووک یەک لوقمە خواردنە زۆر گەورەیە
ئاوها تەنها ناتوانانی بخۆی ها چەند کەسێک بیخوات بالضبط ئێمە کورد و تورکمان و من یەک معادلەم بوو لە وەختی قسەم کرد وتم وەختی سەدام سیاسەی تعریب بوو کەرکووک کورد مەمنوع بوو تورکمان مەمنوع بوو ئێستا سەدام لەکوێ کورد و تورکمان لەکوێ ئەو پێکەری پێشمەرگەی ئاڵای کوردستان ئەگرێتەوە بەدەست کاکە كركوك موضوع خلافة كركوك بدس يعني أموري كركوك استبابلين عربي كركوك ألين بو كرد كاكا كركوك كردستان بو أو تركمان أبي نابي با وابميني كرد وتركمان وعرب وكبرا بجين يك إداري هاوبش خزمتي همو ملت بكنوا يلا استقرار أكري أما أجر هرنتوا عليه من عليهم كركوك تركمانية أميني كرد عليه كردستاني عرب عليه بمشي ويا مشكلة درست بيه پارتی هەڵبژاردننی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەبێ بەشداریکردنی نوێنەرەکانی خۆی بە ناسایی دەزانێت و داوای هەڵوەشاندنەوەیان دەکات. زۆرینەی ئەو ناکۆکیانەی کە ئێستا لە کەرکووکەن پەیوەندیدارە بەم فەرشە سوورەوە چونکە هەمووان ناکۆکیان لەسەرەوە بوو کە ئاخۆ چێ وەکو پارێزگار بەسەر ئەم فەرشە سوورەدا دەڕوات. پارتی دیموکراتی کوردستان ئەگەرچی لە پێکەنانی حکومەتی خۆجەیی کەرکووک نیگەرانە بەڵام وێڕایی بەیاننامەکانیان بەرپرسانی ئەو حیزبە لە کەرکووک ئامادەنین قسە بکەن. بەشێکیان کە من قسەم لەگەڵ کردوون هۆکاری بێدەنگیان بۆ دەژێڕنەوە دەڵێن دۆخەکە هەستیارە بەڵام بەرپرسێکی باڵای پارتی بە منی وت کە لێدوان لە ئەندامانی پارتیە خۆت لە سەرکردایەتی پارتی لە کەرکووک قەدەغە کراوە. بەپێی ڕێککەوتنی پێکەنانی حکومەتی خۆجەیی کەرکووک پۆستی پارێزگار 2 ساڵ لای یەکێتی و 2 ساڵ لای عەرەب دەبێت. بەری تورکمانی کە دوو ئەندامیان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکەیە ناڕازین و ئەوانیش داوا دەکەن خولێک پۆستی پارێزگار وەربگرن. پەیوەندیمان بە سەوسەن عەبدولواحید ئەندامی فراکسیۆنی بەری تورکمانیەوە کرد. نووسینگەی ڕاگەیاندنەکەی لە زاری خۆیەوە ڕایان گەیاند چاوەڕوانی بڕیاری دادگای فیدراڵی دەکات. زۆر سەلام بکە بۆ جەماعەت زۆر داوای لێبوردنیانەکەم ئێستا من سەمتە ئەلامیم هەیە تێگەم بۆ چی قسە ناکات نێو بۆ وتیان چاوەڕە برێت دەرگای فیدراڵیکەین وانە تێگەم واتە چاوەڕەن بڕارکە دەرگای فیدراڵی یەک لای بێتەوە. کورد لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک 7 ئەندامی هەیە 5 ئەندامیان لە فراکسیۆنی یەکێتین و 2 ئەندامیشیان لە فراکسیۆنی پارتین. دەمانەوێت بۆ چوونی ئەو لایەنە کوردیانە بزانین کە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەندامیان نییە. مەکۆی بزوتنەوەی گۆڕانە لە کەرکووک بزوتنەوەکە نەک کورسی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک نییە بەڵکو بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکەی هەر نەکردووە. کاگەزیز ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان نە بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکتان کرد نە ئەندامیشتانەیە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ چونتان لەسەر پێکەنانی حکومەتی خۆجەیی و پێکەنانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک چییە؟ سەرەتا بەخێر بێن من کەرکووک پرسێکی نیشتمانی زۆر گرنگە ئێمە دەیان ساڵە قوربانیمان داوە لە پێناو کەرکووکە و هەموو ململانیەکان زیاتر لەسەر کەرکووک بوونە. ئێستا بەداخەوە لە کەرکووکدا ناوماڵی کورد ناوماڵێکی ڕێکنێ ئێمە سەرەتا داوای یەکڕیزیمان کرد لە کەرکووکە بەس زانیمان یەکڕیزی دروست نابێ بۆ ئێمە بە باشمانزانی کە ئێمە خۆمان نەپاڵی هەڵبژاردن ئێمە نەچینەوە ململانی هەڵبژاردنەوە لە کەرکووکە بۆ ئەوەی زیاتر مەجال بدەینە چەند حیزبێکی تر بۆ ئەوەی دەنگێکی باش بێنن لە بەرەوەی پرسی کەرکووک پرسی گرنگە و ململانەکانیش لە کەرکووکە زۆر قورسە. بەداخەوە لە نەتیجەی هەڵبژاردن و لە نەتیجەی یاسایە کە لە پەرلەمانی عێراق دەرچووە زۆرینە حکوومەت پێک ناهێنێ زۆر جار لە کەرکووکە بەڵام لە دوایشە ڕەنگەوا دەرنەچوو بێت بەڵام دوو پارتی سیاسی هەموو کاتێک ململانێکەی دەرەوەی کەرکووکیان هێناوە کەرکووک بووە بە مزەحی لەم بینەدا. ئەوەی کە بە دێڕەکە دوێت بۆ من جێگەی پرسیار بوو ئەوەی کە باسیەوەت کردکەوتت ئێمە لە پێناوی کە با بڵین دەنگی کووردا بە جۆرەك لە جۆرەکانە ئێوە بەشداری هەڵبژاردنتان نەکردەوە ئێوە لە پێناوی ئەمە بەشداری هەڵبژاردنتان نەکردووە خۆ ترسیوەتانە بۆ کە کورسی نهێنن.
ڕاستێکی ئێمە لە کەرکووکە لە هەڵبژاردنەکانی تریشە کورسیمان بەدەست نەهێناوە ڕەنگە زۆر کات ئەوە نەبوو بێ کە ئێمە دەنگمان نێنەوە ئێمە لە یەکەم هەڵبژاردننی کەرکووکە بۆ پەرلەمانی عێراق سەروی 40,000 دەنگمانێنەوە بەڵام تەزویرێکی لە کەرکووک بێشمار کراوە لە کەرکووک ڕێگرێکی زۆر کراوە ئێمە هەموو کات ڕەنگە توانی بێتمان زۆر کات ناڵێم لە هەموو هەڵبژاردنەکە لە چەند هەڵبژاردنە ئێمە دەنگی ئێمە لە کورسی زیاتر بووە بەڵام لەم شارەدا ململانیەکی ئیقلیمیشە بووە نەک ململانیەکی ناوخۆی حیزبی ئێوە کە ساحەکەتان چۆڵ کردووە سەبەم بە خۆتانیان ڕخنە بگرن بەڵێ ئێمە ڕخناگرین لەبەرەوەی ئێمە دەنگدەری ئێمە هاوکاری ئەم حیزبانە بوونە کە ئێستا نوێنەریان هەیە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و حیزبی معارەزەیش شەرت نییە خۆیڵ نەبژێرێت و گۆڕان حیزبێکی گەورەیە بۆ هەیە ڕخنەی خۆی بگرێت و بۆیە سەرنج و تێبینەکانی خۆشیدا ئاستی وەرپرسیارەتی بوون کە ئێوە بۆ نمونە خۆت وتە دەنگدەرانی ئێوە بە جۆرە لە جۆرەکان ئاڕاستەکراون دەنگ بە لایەنە کوردیەکان بن لە ئاستی وەرپرسیارەتی لە ئاستی ئەو دەنگابوون کە ئەگەر هاوڵاتیە گۆڕانخواز بوو بێت یاخود لایەنگری یەکێتی بوو یاخود لایەنگری پارتی یاخود لایەنێکی کرد بوو بێت ئێساکە بەتایبەتی یەکێتی و پارتیکە کورسیان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە هەیە لە ئاستی متمانەیە بوون کە خەڵک پێداون هیچ کات یەکێتی و پارتی لە ئاستی متمانەی کەرکووکەکانە نەبوونە بەڵام بەداخەوە تۆ لێرە ململانەیەشی نەتەوەیی هەیە ململانەیەکی کەرکووک ململانەیەکی گەورەی لەسەرە و پرسێکی نیشتمانیە ناتوانی تۆ دەنگ نەدەی ناتوانی نەچی بۆ دەنگدان چەند ئەو لە ئاستی متمانەی تۆشانە بێ بەڵام کەرکووکیەکان ناچارن بە خەڵکی معارەزەوە بە خەڵکی بێلایەنەوە بە هەموو کەرکووکیەکانەوە بچنە سەر سندوقی دەنگدان و دەنگ بێنن تا بۆ ئەوەی نەتەوەی کورد لە کەرکووکە نەبێتە نەتەوەی دووەم و سێم و هەر بە یەکەمی بمێنێتەوە لەبەرەوەی کەرکووک خاچی کوردستانە و دەبێ ئێمە دیفاعی لە دێن قوربانیمان بۆدان ئێمە وەکو گۆڕان ئەم جارە قوربانیمان بە خۆمان داوە هەڵبژاردنمان نەکرد لە پێناوەی لە کەرکووک براوە بین بەرپرسەکەی بزوتنەوەی گۆڕان بۆ چوونی وایە کورد لە کەرکووک بەردەوام لە پاشەکشەدایە و وەک خۆی دەڵێت بەردەوام بەرەو دۆڕان دەچێت ئەوەی کە هەبێت تایبەت بە ململانی ئێستا لە کەرکووکە هەیە بە تایبەتی یەکێتی و پارتی ناکۆکن دوو حیزبی کوردین حەوت کورسیان پێکەوە هەیە ئەم حەوت کورسی ناتوان ڕێکەون لایەنێکیان بەشدارە لایەنێکیان ناڕازیە ئەمە تا چەند ئێوە پێتان وایە مە زیان بە پێیگەی کورد دەگەێنێ لەم شارەیە زیانەکان ڕوونن ئەگەر کورد بەو دوو لایەنە و مشارەکان بە لایەنەکانی تریش بکردە لە دانوستانەکانە بەشدار بوونایە ئێمە دەستکەوتی زیاترمانە بوو ڕاستە ئێمە ئێستا پۆستی پارێزگارمان وەرگردۆ کەم نییە بەڵام ئێمە تەسحیەمان بە کۆمەڵێ دەسەڵاتەکانی کەرکووک داوە ینی لە چاو ساڵانی پێشووترە 170 پۆستەکانی کەرکووکمان لەدەست داوە ئەو پۆستانی کە لە کەرکووک هەیە ئێمە پاشەکشەیەکی زۆر گەورەمان کرد واتایە لەم پێکەنانی حکوومەتی خۆجی کەرکووکە کورد بە دۆڕاوە زانیە خورد بە براوە پێتان وایە دۆڕاوە کورد لە دوای 16 ئۆکتۆبەر و لە دوای ڕیفراندۆمەوە کورد ڕۆژ بە ڕۆژ بەرەو دۆڕاویەچی بەردەوام لە پاشەکشەیە تاوان یەکێتی پارتی ئێمە بەرپرس نین لەبەرەوەی ئێمە دائیمەن لەگەڵ دەنگی کەرکووکیەکان بووینە بەردەوام بەڵام کەرکووکیەکان تا ئێستا متمانیان بە ئێمە نەداوە کە تا ئێمە بەرپرسیارەتی هەڵبگرین و بەرپرسیارەتێکە بخینە سەرشانی خۆمان بەرپرسیارەتی لەسەر شانی ئەو دوو حیزبەیە کە تا ئێستا لەبەر بەرژەوەندی حیزبی و لەبەر دابەژبوون بەسەر دەوڵەتە ئیقلیمیەکانە نەیان توانیوە کار بۆ کەرکووکیەکان من کار بۆ کوردستانی بوونی کەرکووک کۆمەڵیش هاوشەوەی گۆڕان ڕخنەی لە یەکێتی و پارتی هەیە و بەرپرسی مەڵبەندی کەرکووکی حیزبەکە دەڵێت یەکێتی و پارتی هەرگیز لە بەرژەوەندی خەڵک یەک ناگرن دوو لایەنی کوردی هەن کە لەناو ئەنجومەنە نوێرایەتی کورد دەکەن یەکێتی و پارتی ناڕازی و یەکێتی ڕازیە ئێوە چۆن لێ ڕوانن سەرەتا
حکوومەتی خۆجێی کەرکووک خۆتانەزان پاش مشتومڕ و ململانێکی زۆر دروست بوو بەداخەوە خاڵی جەوهەریش کە ئەوان لەسەر پێکاتە مامەڵیان لەگەڵا کرد بەڵام کورد بۆ خۆی وەکو پێکاتە مامەڵی لەگەڵەوە زیان ناکرد بەڵکو وەک دوو حزبی سەرەکی چبوونە مەیدانەکە و هەر یەکەو بەجا گفتوگۆ و دیالۆچی لەگەڵ پێکاتەکانی ترا کرد کە ئەمە زەرەری زۆری لێداین و زۆر جارش ئێمە گفتوگۆمان لەگەڵا کردوون دانیشتمان لەگەڵا کردوون بەڵام بەداخەوەی کە ئێمە تەبەنیمان کردو و لێمان دیارە کە پارتی وێچێتی بە هیچ شێوەیەک ئامادە نین نەک لە پێناو بەرژەوەندی کەرکووکە بەڵکو من بۆ خۆمەوە ڕێی خۆمە ناو لە پێناو بەرژەوەندی کوردستان شایەک بگرن بۆ هەڵوێستێکە مەسلحەتی عامی تیابێ ئەمە زەرەری زۆر لێداوین و ئێستاش بەدواوە لەمە بەدوار زەرەکە زیاترەکە ئەگەر هاو هەڵوێست نەبن ئەوەی کە هەبێت وتم بەرەیەکی ڕازی هەیە و بەرەیەکی ناڕازی هەیە ئێوە پشتگیریکان بدەن ئێمە لە هەڵبژاردنەکانە کە داکۆچیمان کرد ئێمە وەکو کۆمەڵی دادگەری بەڕاستی ئۆپشنێکمان دایە هەموو حیزبەکان کە پێویستە کورد لە کەرکووکە بە یەک لێز دابەزێ گفتوگۆمان کرد لەگەڵ پارتی لەگەڵ یەکێتی لەگەڵ هەموو حیزبەکانی تر بە سەراحەت و ڕاشکاوی ئەیڵێم هەموو حیزبەکان متفق منجگە لە پارتی دیموکراتی کوردستان کەوتیان ئێمە بۆ خۆمان لستی خۆمانە بێ ئەجینا ئێمە هەر ئەو کاتە ئەمان ویست یەک لست بین ئێمە لە دوای ئەوش کە هەڵبژاردن کرا بڕیارماندا پشتگیری هیچ لیستێکیان نەکەین بەڵکو وەکو خۆمان لەگەڵ برانیە گرت و لستێکمان دروست کرد و پشتگیریش لایەکمان نەکرد ئێستاشی پێوە بە ئێمە پشتگیریش لایە ناکەین وەک لایەن بەڵام پشتگیری پێکاتەی کوردی ئەەکەین لە پارێزگای کەرکووک و هەموو دەعمێکیانەکەین و ئەوەی بە ئێمە بکرێ بەڕاستی لەبەرەوەی ئێمە زەرورە ئەو خاڵەمان لەبی نەچێت کە ئێمە نەیارانمان وەکو کورد مامەڵەمان لەگەڵاکەن بەڵام عاقڵانە و هەلیان قۆستۆتەوە کە بەجیا لەگەڵ پارتی و بەجیا لەگەڵ یەکێتیا گفتوگۆەکەن بوو ئەوەی پێکاتی کوردی لەت بکەن کە ئەمە زەرێکی زۆرمان لێدا ئێمە وەکو خۆمان پشتگیری کەسیان ناکەین بەڵام پشتگیری هەموو کارێکی چاکە ئەکەین کە پێکاتی کوردی لە ئەنجومەنی پارێزگا بیکە ئەوەی کە هەبێت هەمان پرسیارم لە بزوتنەوەی گۆڕانیش کرد ئێوە کە ئێستا لە ڕەخنە لە یەکێتی و پارتیەگرن هی ئەوەیە کە دەنگتان نێناوە بەڵێن دەنگتان هێناوە بەڵام کورسیتان نهێناوە لە ئەنجومەنی پارێزگایەوە بەم شێوازە ڕادیکاڵانە ڕەخناگرن یاخۆ دەگەرەوە خۆشتان کورسیتان بێنایە هەر بە دەردەکەی یەکێتی و پارتیە چوون ئێمە پێش ئەوەی بچینە مەعمەعی هەڵبژاردنەوە و منافەسە و چێبڕچەی دەنگهێنان و دەنگبردنەوە ئەم بەردەوام ئەم گفتوگۆیمان لەگەڵ پارتی و یەکێتیا کردووە لەبەرەوەی ئێمە لە کەرکووک تەنانەت ئێمە وەکو مەڵبەندی خۆمان لەگەڵ حیزبەکەی خۆشمانان گفتوگۆیمان کردووە کە کەرکووک پێویستە مامەڵێکی جای لەگەڵا بکرێت کەرکووک ناکرێ بە بەراورد بە هەرێمی کوردستان مامەڵی لەگەڵا بکرێت لەبەرەوەی زیانی ئەو مامەڵە نەکردنە جیاوازە زیانەکەی چی بووە کورد دۆڕاوە ئێستا لە کەرکووکە من ناڵێم دۆڕاوە بەڵام ئەم سەرکەوتنەش ئەم براوەیەش بە براوەیەک نازانم ئەگەر کاری لەسەر نەکرێ بە براوەیەک نازانم کە ئیتر پشتی لێ بکەینەوە لەبەرەوەی ئێمە شتی زۆر گەورەمان لە پێشە بۆ نمونە ئەو سەرژمێری کە ئێستا بڕیارە حکوومەتی عێراقی لە هەموو عێراقا بکرێ ئێمە ئێستا درک بە خەتەرێک و سترسێکی زۆر گەورە ئەکەین لە کەرکووکە کە ئێمە بۆ ئەمە بەستە هەموو حیزبەکانمان کۆ کردەوە بە پارتی و یەکێتی لەم بارەگایە کە ترسی خۆمان خستە ڕوو کە عەرەب بە تایبەتی پێکاتێ عەرەب خەڵکێکی زۆر بە بیانە و پاساوی ئەوەی کە شوێنەکانیان محەڕەمەن و ترسی ئەویانەیە گوندەکانیان کە سەر هەندێکیان سەر بە پارێزگای کەرکووکژین سەر بە پارێزگای دیالە و پارێزگای تکریتن هێناویانە کەرکووکەوە ئێستا لەم سەرژمێرەیە قەو لە ئەوانە لە کەرکووک سەرژمێری کە ئێمە زۆر لە پرسی پارێزگار پێمان گەورەترە ئەگەر پارێزگار تەنها بوونی پارێزگار کورد بێ ئیش لەسەر ئەم پرسە گەورانە نەکا واتە ئەم پرسە گەورانە پرسی کێشەی جوتیاران پرسی زەویەکان ئەوانەی کە هەیە ئەگەر ئەمانە یەکلا نکاتەوە نەخێر من بە براوی نازانم کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە لیستێکی هاوبەش بەشداری هەڵبژاردنیان کرد بەڵام هیچ کورسێکی ئەنجومەنەکەیان بەدەست نهێنا بەرپرسەکەی کۆمەڵ دەڵێت بە خەڵکمان وت بەڵام هەر متمانیان بە پارتی و یەکێتی کردەوە لایەنەکانی دەرەوە یەکێتی و پارتی ڕەخنەی زۆرەگرن لە ڕەخنا لە کەس ناپارێزن وەکەوەی کە خۆتان لای خۆتان شامی شەریفەوە کوردەواریەڵێت ئایا خۆتان بیدری یەکێتی و پارتیە زانن کە ئێوە ببنە جێگرێ ئەوان لە کەرکووکە بۆ پرۆژەتان نییە بۆ کەرکووک بۆ هەر ڕەخنە ئەگرن بۆ ئەمە شتێکە دەنگدا نەکراوە یەکێتی و پارتی کورسیان بەدەستی ناوی بەدەستان نێناوە
ئێوە بۆ نابنەوەبەتی ئێمە هەموو جارێ وتومانە ئەم ڕخنەیە کە ئێمە ئایگرین لە هەر لە دەسەڵاتی ناگرین بەڕاستی کوردواتەنی ئەڵێ ئەگەر جارێ هەڵت خەڵەتاندم خوا بتگری ئەگەر دوو جا هەڵت خەڵەتاندم خوا خۆم بگری ئێمە ڕوو لە جەماوەری شەکەین ڕوو لەو دەنگدەرە بە ڕێزەکەین کە پێشتر ئێمە گفتوگۆمان لەگەڵ کردوون ئەم دووبەرێکی پارتویەکێتیمان بۆ ڕوون کردوونەتەوە بەڵام ئەو خەڵکە متمانە بەیچەتی و پارتی ئەداتەوە دووبارە کەواتە هێشتا ئەم دوو حیزبە لە لای ئەو خەڵکانە لە دوو حاڵەت بەدەر یان ئەوە تا بە زەبری پارە موچەخۆری خۆیان ئەوانەی کە ئیشیان بۆ کردوون ئەوانەیان لێشاوێکیان دروست کردووە بۆی ئەوانە بەردەوام دەنگ بێنەوە جا ئێمە ڕخنەکەمان لە هەر کوێنە لە دەسەڵات ئەیگرین بەڵێ بەڵام ئەو ڕخنەی ئێمە ئێستا ئەیگرین ڕخنەی بنیادنەرە و چاکسەتازیە من داوای شتێکی لە ناکەم پێی نەکرێت ڕووی ڕخنەی ترمان لە خەڵکە ئێمە هاتینە مەیدان بە دوو حزبی ئیسلامی بووین گفتوگۆمان کرد لەگەڵ خەڵکا چوین خۆمان پێناساندن ئێمە لەم شارەیە پرۆژەی خزمەتگوزاریمان هەیە خەسەخانی بەخشینمان هەیە هەتیوانمان هەیە پەروەردەمان هەیە بەردەوام لەم شارەیە خەریک بووین بەڵام ئەو خەڵکە کە دەنگی بە ئێمە نەداوە ئەبێت چاوەڕوانی ئەو دەنگە بکە کە بە منی داوە ئەجنا من ئەگەر لە ئەندامێکی ئەنجومەنی پارێزگام هەبوو بەقەت ئەوەی کە ئەندامێکی ئەنجومەنی پارێزگام هەبێ حەق و محاسەبە بکرێم لەسرم بێن بڵن کاکە تۆ دەنگمان بە تۆداوە بۆ جێدار نییە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دوای 18 ساڵ ناکۆکی ئەنجامدرا بەڵام ئەنجامەکانی هەڵبژاردنەکە ناکۆکیەکی نوێیان بۆ شارەکە خوڵقاند دیاریژ نییە ناکۆکیەکان چارەنووس و ئایندەی سیاسی شارەکە بەکوێ دەگەێنن